ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بەو هیوایە ژیانتان پڕ لە خۆشی و کامرانی بێ. من جەلال ڕەوانگەرد لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەم شەوی لاوان. هۆکارەکانی گەشەکردنی دیاردە کۆمەڵایەتیەکان لە ئێرانی ئەمڕۆدا چین؟ ڕێکاری بەرەنگانبوونەوە لەگەڵ ئەو دیاردانە، خستنە بەرباسی کێشە و گرفتەکانی توێژی لاوی ڕۆژهەڵاتی و هەروەها شرۆڤەکردنی بەحس و بابەتەکانی پەیوەندیدار بە جامی جیهانی 2014 کە هەڵبژاردەی ئێرانیش یەک لە یانەکانی بەشداری ئەم خولەیە لە بەرنامەی ئەم شەوی لاواندا. با پێکەوە بچین یەکەم بڕگەی بەرنامەکە ببینین. خەسار و بەلاڕێداچوونی کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێران و کوردستان بە تایبەتی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. کێشە و بەلاڕێداچوون لە هەر کۆمەلگایەکدا بەرچاو دەکەوێ و ناتوانرێ ئیدعای بنبڕکردنی کێشە و دیاردەکان بکرێت، بەڵام ئەوەی جێگای مەترسیە زۆربوونی ڕێژەی ئەو کێشە و بەلاڕێداچوونانەیە. کۆمەلگا هەموو ڕۆژێک دەبێتە قوربانی ئاڵوگۆڕەکان، شێوەی ژیان، پێویستیەکان و پەیوەندی نێوان مرۆڤەکان هەر ڕۆژە گۆڕانی بەسەردا دێت. لەو دۆخەنا لەبارەدا کۆمەلگایەک سەرکەوتوو دەبێ کە بتوانێت یاسا و بەرنامەی نوێ بۆ کێشە نوێیەکانی هەبێ کە بتوانێت پێویستی مرۆڤەکان و کۆمەلگا دابین بکات. ئەگەر بمانەوێ ئاوڕێک لە بارودۆخی ئەمڕۆی کوردستان بدەینەوە، دەبینین کە کێشە و دیاردە کۆمەڵایەتیەکان بەردەوام ڕوو لە هەڵکشاندن. ئێعتیاد، توندوتیژی، لەشفرۆشی و زیادبوونی تاوان لە سەردێڕی کێشە کۆمەڵایەتیەکان و هەر کامێکیان هۆکار و خەسارێکی قەرەبوو نەکراوەیان هەیە و دەبنە هۆکاری چەندین خەسار و قەیرانی دیکەی کۆمەڵایەتی. لە کوردستاندا ئێستا لە تقریبا باوڵ لە دەهەیە یان دوو دەهەیە ڕابردوودا چەند کێشەیەکی بەرچاو پەرەیسەندووە کە گرنگترینیان مەسەلەی تەلاقە، مەسەلەی ئایدزە و مەسەلەی مادەی هۆشبەرە کە ئەم دیاردانە تاڕادەیەکی زۆر بێکەوە گرێداون وتوانین بڵێ هەر کامیکان کاریگەری لەسەر هەر کامیکان کاریگەریان لەسەر ئەوی تر هەیە. بۆ نمونە ئەگەر ئاماژە بە مەسەلەی تەلاق بکەین بەپێی ئامارەکان لە نێوەنجی تەلاق لە هەر چوار پارێزگا کوردنشینەکە ئەمڕۆکە 15.6 کە ئەمە ساڵانە لە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. بۆ نمونە لە ساڵی 1387 ئەم ڕێژەیە 12.4 بووە، بەڵام ئێستا ئەمڕۆ لە کۆتایی 91 بینیمان کە گەیشتە 15.6. بەنسبەت مەسەلەی ئایدزەوە بە هەمان شێوەی بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 3800 و چەند کەسێک ئێمە توشبووی بە ئایدزمان هەیە کە ئەمە ڕێژەیە ئەگەر ئەو قسەی سازمانی بێداشتی جیهانی وەربگرین کە دەڵێ ئامارەکان لە هەموو دنیادا لانیکەم 5 بەرابەر زیاتر لەو ڕێژەیە کە ڕاگەندێت بەهۆی زیاتر بەهۆی ئەوەی کە نازانرێت و کەسێک کە توش بووە بە مادەی هۆشبەر لەوانەیە توش بووە بە ئایدز نەزانێت کە ئەو وایرۆسی لەگەڵەیە، چۆن هەندێک سەرچاوی ئازمایشگایی باس لەوا دەکەن کە کەسێک کە توش دەبێ لە سەرەتای توشبوونیەوە هەتا زانینی تا 6 مانگ هیچ ئازمایشی ناتوانێت، هیچ تەستێکی ئازمایشگایی ناتوانێت ئەو شتە نیشان بدات. کەوابوو ئەو ڕێژە بە تاکید زیاترە. بەنسبەت مەسەلەی ئاعتیادەوە ماوەی لەم بەر هەواڵێک بڵاوبووە کە بۆ من لە پارێزگای سنە 1739 کەس بۆگەر هەڵانەکەم گواستبوویانەوە بۆ کەمپ. ئەگەر ئەم ڕێژەیە دابەشی ژمارەی ماڵەکان بکەین کە لە شاری سنە هەیە، ئەبین لە هەر 6 ماڵ یەک کەسی بەرەکەوێ، یانە لە هەر 6 ماڵ یەک کەسیان کەسێکان لە تووشی مادەی هۆشبەر بۆ لەو کەمپدا. ئەگەر ئەمە ئەو ژمارەیە زیاتن کە نەچوونتە کەمپەکان لەسەر جادن یان بە شاراوە و دیکە کەس بزانێت تووشی مادەی هۆشبەر بوون ئەو کاتەزانین کە پانتای ئەم کارەساتە چەندەوە ئەو کاتە زۆرتر دەرەکەوێت. بێکاری، هەژاری، نایەکسانی و هەڵاواردنی کۆمەڵایەتی، بێباوەڕی، تێکچوونی شۆناس و لاوازی بایەخە ئەخلاقیەکان گرنگترین هۆکاری بڵاوبوونەوەی خەساری کۆمەڵایەتی. شتێک کە لە پەیوەندی لەگەڵ بەلاڕێداچوونی کۆمەڵایەتی جێگای سرنج و مەترسیدارە هاتنە خوارەوەی تەمەنی توشبووانە.
لاوان و مێرمنداڵان لەو کەسانن کە ئەگەری تووشبوونیان لە توێژەکانی دیکە زیاترە. بۆ نمونە تەمەنی بەکارهێنەرانی مادە سڕکەرەکان ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە کە لە نێو بەکارهێنەراندا خوێندکار و قوتابی خوێندنگاکان بەرچاو دەکەوێت. هەر کەم لەوانە توان فاکتەری خۆیان بێت کە بەجیا ئاماژە پێ بکەین لە مەسەلەی ئایزە ئەوش بە پارێزگا گۆڕێت پێشتر لێدانی دەرزی لە ناو محتادەکانە هۆکاری سەرەکی بوو بەڵام ئەمە بینیمان لە ساڵی ڕابردوو وەگەر هەڵانەکەم کە هەمایشی ئێز گیرا لە کرماشان لەوێدا دیارە شتەکان باس نەکرد بۆ دەرەوە بەڵام لەوێدا ڕاگەندراکە لە ئێستا لە پارێزگای کرماشان پەیوەندی جنسی نێوان ژن و پیا و هۆکاری سەرەکی ئەم بابەتە یان ئەمەش کاریگەرێکی زۆر خەتەرناکی هەیە بۆ نمونە ئەتوانێت وا بکات کە بەهۆی ئەوەی کە ڕێژەی ژنانی توشپوش بە بابەتە بەرز ئەبێتەوە کات کە منداڵگەلێک لە دایک بن کە بە وایرۆسی ئایزۆ لە دایک بن یانە کەسانێک بە دنیا دێن هەر بە وایرۆسی ئیزەوە ئەمەش زۆر خەتەرناکە بەنسبەت مەسەلەی تەلاقەوە ئەتوانین هۆکارەکان دابشکەین بۆ چەند فاکتەرێکی نێخۆی بەستم نێخۆی بنەماڵەکانە لەگەڵ چەند فاکتەرێک کە پەیوەندی هەیە بە کۆمەلگاوە فاکتەر نێخۆیەکان ئەگەڵتەوە پەیوەندی نێوان ژن و پیا بۆ نمونە لەو فاکتەرانە توانین ئاماژە بە ئاستی خوێندەواری بکەین بۆ منە جیاوازی ئاستی خوێندن ئەتوانین ئاماژە بە هەندێک نەخۆشی تایبەت بکەین ئەتوانین بە هەندێک زەواجی زۆرە ملێک کە بە زۆر زەواج کراوە ئەو هۆکارانە بە زۆر هۆکار دیکە کە گەڕێتەوە بە پەیوەندی دوولانەی نێوان ژن و پیا هەندێک هۆکاری کۆمەڵاتیش کە لەواقعدا پێی ئامارەکان و لێدوانە فەرمیەکانش هۆکاری سەرەکین گرنگترینیان مەسەلەی کار و ئابوووریە کە ئەمڕۆکە ئەبینین لەگەڵ زیادبوونی تەحریمەکان لە کوردستان ئەو ڕێژەش لە پەرسەندا ڕێژەی تەلاق وەک باسم کرد بۆ نمونە لە ساڵی 12.4 بۆ ئاماری تەلاق ساڵی 1970 دەگاتە 12.8 ساڵی 1970 گاتە 15.1 و لە ساڵی 90 گاتە 15.6 یعنی ئەگەری هەرچی وەعزی ئابووری خراپتر بووە لە کوردستان تەحریمەکان زیادی کردوە بنون لەسەر ئێران ئەبین کە ڕێژەی تەلاقیش زیاد دەکات حتا تەمەنی زەواجی چوتە سەر مەسەڵەن ئێستا زەواجکردن لە پارێزگای کوردستان تەمەنی ئزدواج بۆ پیا 32 ساڵە بۆ ژن 27 ساڵە کە من نیشان دەات کە بۆ لە ئەوانە ناتوان ژیانی خۆیان تەبینکەن حتا ڕێژەی تەلاقەکان 25 لە ساڵی یەکەمدا دروست ئەبێت ئەمەش وا نیشانەی ئەوەیە کە چونکە ساڵی یەکەم کەمتر ئەتوان بکەنە سەڕاتی ئاسایی ژیانی خۆیان ئەو احتمالە زیاد دەکات. بێکاری تەنیا کێشەیەکی ئابووری نییە بەڵکو وەک قەیرانێکی کۆمەڵایەتیش دێتە ژمەر. ئاماری بێکاری لە کوردستان ڕێژەیەکی بەرزی هەیە و لە نێوان هەموو چین و توێژەکانی کۆمەلگادا بەرچاو دەکەوێت. بنەماڵە هەژارەکان کە توانای دابینکردنی پێویستیەکانی منداڵەکانیان نییە و لاوانی بێکاری ئەو بنەماڵانش بەهۆی فشاری کۆمەڵایەتی تووشی لادانی کۆمەڵایەتی سەرپێچی ئابووری گیرۆدەبوون بە مادە سڕکەرەکان و خەمۆکی دەبن و لە کۆتاییدا ئەگەری پەنابردنە بەر خۆکوژیان هەیە. لە نێو بنەماڵە ئاستمام ناوەندەکانیشدا لاوانی خوێندەواری بێکار بەرچاو دەکەوێت. ئەو لاوە بێکارانە بۆ دەستکەوتنی بژێوی ژیانیان پێویستیان بە هاوکاری بنەماڵەکانیان هەیە و ناتوانن جێگای ئابووری و کۆمەڵایەتی خۆیان وەکو کەسێکی خوێندەوار لە کۆمەلگادا بدۆزنەوە. کەوتین کێشەی لاوان ئێستا لاقەدا نەبوونی کارە زۆری بێکار وا دەکات کە ئەوانە بەرەو زۆر کێشەی کۆمەڵایەتیش بڕۆن تەنانەت ئەوانیان کە ژیان دروستەکە ناتوان بەردەوامی بە ژیانی خۆیان بدەن. لەگەڵ ئەوەشتا کۆمەڵی ئایدیا لە گەنجا هەیە وەکو ئازادی وەکو دموکراسیە ئەمانەش کە بەربەست کراوە لە ناخی تاکتا جۆرێک لە کەپبوون دروستە بێت ئەمەوا دەکات تووشی ئەفسردگی بێت نتوانێت پەیوەندیکی دروست لەگەڵ دەوروبەرەکەی لەگەڵ خێزانی لەگەڵ بنەماڵەکەی دروستکات و هەموو ئەم هۆکارانە واکەن یواشەش پاڵی پێ بن و هانی بدەن بەرەو هەندێک لادانی کۆمەڵایەتی ئەو لادانە هەندێک جاروا دەکات کە ئەو تاکە تاڕادێکی زۆر بەرەو لە نێوچەند بن. کێشە و دیێردە کۆمەڵایەتیەکان تەنیا ڕێگیان لە پێکاتەی کۆمەڵایەتیدا نییە
باڵکو ڕێگان لە پێکاتەی سیاسیشدا هەیە. هەتا ئەو پێکاتە سیاسی هەبێت کێشەکان لە پێکاتەکانی دیکەشدا وەکو ئابووری و کۆمەڵایەتی زیاتر دەبێت. کۆمەلگا ئەوروپیەکان لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژی و پیشەسازیدا بەردەوام لە گۆڕانکاریدان. گۆڕانکاریەکان لە وڵاتانی جیهانی سێهەم یان تازە پێگەیشتووەکاندا ئاکامی خراپی لێکەوتوەتەوە. زۆربەی کۆمەڵاسان لەو باوەڕەدان کە پێک هاتەی کۆمەلگا کلاسیکەکان نەیانتوانیوە وەڵامدەری گۆڕانکاریە نوێیەکان بن. ئەوەی کە بگەڕێتەوە پلانی کۆمەڵایەتی زۆرتر لە ئەرکی دەسەڵاتەکە پلانی کۆمەڵاتی دابنێت. گرنگترین فاکتۆرش لێردا پەروەردە و پێدانی زانیاری دروستە لەسەر زۆر بابەتی نوێ کە هاتوونە ناو کۆمەلگاوە. بۆ نمونە کۆمەلگای ئەمڕۆ ئێمە لەگەڵ هاتنی ئینتەرنێت و دروستبوونی دنیای مەجازی بەراڕوە. ئەمە بەجێگای ئەوەی کە فیلتەر بکرێت و قەدەغە بکرێت کە هەر خەڵک بە هەر جۆرێکی دیکە دەسترسیان پێ هەیە باشترە ئاموزش بدرێت، ڕاهێنانی لەسەر بکرێت. ئەمە ئەتوانێت حکوومەت بیکات، توانێت کۆمەڵە ڕێکخراوەگە بتوانن دروستبن بیکەن. لە ئاستی کۆمەلگادا کۆمەڵە ڕێکخرا و NGO دروست بوونە ئێستا توانیوانە هەندێک کاری باش بکەن بۆ نوێ بە تایبەتی سەبارەت بە بابەتی احتیاط کۆمەڵە ڕێکخراوی مەدەنی دروست بوونە زۆر بەشیان خۆبەخشن. ئەمانە توانیوانە کارێکی باشکەن. زۆر کەسیان ئەو کە من بیستمە کۆمەڵە خەڵکیان باسپەروەری کردووایان کردووە کە واز لە دیاردەی احتیاط بێنن. بەنسبەت تەلاقەوە گرنگترین فاکتەر ڕاوێژە، پێویستە مەراکزی ڕاوێژ پێدان بکرێت هەبێ هەیە، بەڵام لاوازەوە توانای ئەویان نییە. ئەبێ سیستمێکی پەروەردەی وادامرێت کە تەنها بۆ شتێکی قانونی تاک نەچێت لایەن. بۆ نمونە ئێستا ئاموزش لە ئێرانە چۆنە کەسێک کە زەواجەکات ئەنێردرێت دەورێک ئەبینێ، ئەگەر کێشەکەی زۆر قرس بۆ نێردرایەوە دادگا کە بڕوا تەلاق بسێنێ ئەو کاتیسان ئەنێرێتەوە ڕاوێژێک لەگەڵا بکرێت. ئەمە باشتر وایە بە شێوەیەکی بەردەوام ئەم ئاموزشە بدرێت. ئەکرێت ڕاگەاندنەکان بەکاربێت، ئەگرێت تاکەکان وایان لێ بکرێت کە مەسەن هەر چەند ساڵجارە 2 ساڵە جارێک 10 ڕۆژ 15 ڕۆژ لە ڕێگای کۆمەڵە ڕێکخراوی مەدەنی و کۆمەڵێ لەسەر پەیوەندی نێوان ژن و مرد قسەیان بۆ بکرێت. وە زۆر کاری دیکە کەەوە پێویستە پلاندانە کۆمەڵاتەکان کاری لەسەر بکەن و بەنامەڕزی بکەن. هەموو خەسەر و بەلا ڕێداچوونە کۆمەڵایەتیەکان پێکەوە بەستراون و هەر کامێکیان هۆکار و کاریگەری خۆیان هەیە و پێکەوە گرێدراون و ناتوانین بڵێن کە خەسارە کۆمەڵایەتیەکان هۆکارێکی تایبەتیان هەیە و هەر بەو هۆیشەوە کە کاریگەریەکانی بەربڵاوە لە نێو کۆمەڵگادا. هەر بۆیە پێویستە خەسارە کۆمەڵایەتیەکان تۆمار و تاوتوێ بکرێن، بەڵام لە ئێراندا هیچ ناوەندێک بۆ هەڵسەنگاندن و تۆمارکردنی خەسارەکان نییە و ڕێژیم بە ڕەفتاری نائەخلاقی خۆی و ڕاستگۆیی خەسارە کۆمەڵایەتیەکانی لە کۆمەڵگادا بەڕەسمیەت نەناسیوە. هەر ئەوەش هۆکارە بۆ ئەوەی نەتوانرێ خەسارە کۆمەڵایەتیەکان هەڵبسەنگێنرێن و ڕێکارگەری پێویست بۆ چارەسەریان بدۆزرێتەوە. ئەوەش نیشاندەری دواکەوتووی و ستەمی دەسەڵاتی سیاسی و نەبوونی چاودێری یاسایی بۆ خەسارە کۆمەڵایەتیەکانە کە خۆی بە هۆکارێک بۆ زیاتر بڵاوبوونەوەی ئەو کێشە و دیاردە کۆمەڵایەتیانە دێتە ئەژمە. ڕێپێنەدان بە لاوان بە چالاکی سیاسی، کۆمەڵایەتی و فەرهەنگی هۆکارە بۆ ئەوەی لاوان ئارەزوەکانیان و تواناکانی خۆیان لە بوارەکانی دیکەدا بدۆزنەوە. ڕێپێدان بە بەشداری لاوان لە بوارەکانی سیاسی، کۆمەڵایەتی و فەرهەنگی لاوان دوور دەخاتەوە لە خەسارە کۆمەڵایەتیەکان و بەلا ڕێداچوونەکان، واتە بە پێچەوانەوە لە شوێنێکدا کە پێویستە دەرگاکان کراوە بن دادەخرێن و لە شوێنێکدا کە پێویستە هەستیارانە هەڵس و کەوت بکرێ دەرگاکان بە کراوەیی بەجێ دەهێڵدرێت.
خۆشەویستان بەخێر بێنەوە بەو هیوایە توانی بێتمان ئاوڕێکی کورتمان لەو کێشە و گرفتە کۆمەڵایەتیاندا بێتنەوە و ئێوەی ئازیزیش توانی بێتان کەڵکتان لێ وەرگرت بێت. لێرەدا سەرنجتان بۆ دیتنی کلیپێک ڕادەکێشین. چه زیبایی تو گل نازی قلب من تو میمونی تو رو دوست دارم پر پروازی تو چه زیبایی تو گل نازی گل بارونی مهربونی توی قلب من تو میمونی توی این دنیا توی عشق من تو کنارم باش وقت رفتم تو رو دوست دارم پر پروازی تو چه زیبایی تو گل نازی بینەرانی خۆشەویست هەروەک ئاگدارن ڕکابەرەکانی جامی جیهانی 2014 ئەمساڵ بەڕێوە دەچێت بۆ شرۆڤەکردنی تیر و پشکی یانەکانی بەشدار لە ئەم جامە و هەروەها هەڵبژاردەی ئێران کە یەکێک لە یانەکانی بەشدار لەم خولەیە و توێژێکمان لەگەڵ بەڕێز ڕەحیمی ئەحمەدی پور ڕۆژنامەنووسی وەرزشی ئامادە کردووە کە سەرنجتانی بۆ ڕادەکێشین. جامی جیهانی دیاردەیەکە کە فەرهەنگ ئابووری سیاست کاری بە کۆمەڵ و سەدان سەمکی دیکە لە خۆ دەگرێت. ئەم پێشبڕکێ وەرزشیە هیندە سرنجا شێش و گرنگە کە تەواوی وڵاتانی جیهان بەشداریکردن تێدا بە شانازی دەزانن. گرنگترین پێشبڕکەی فوتباڵ هەر 4 ساڵ جارێک و لە یەکێک لە وڵاتانی جیهان بەڕێوە دەچێت و لە ماوەی بەڕێوچوونیدا تەواوی جیهان بەخۆیەوە سەرقاڵ دەکات. مێژووی سەرهەڵدانی جامی جیهانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1930. بەڵام بەر لەوەی ساڵی 1930 یەکەم دەورەی جامی جیهانی لە وڵاتی ئۆروگوا بە میواندارەتی ئەو وڵاتە بەڕێوە بچێت ژۆڵ ڕێمە داهێنەری جامی جیهانی کە خەڵکی فەرەنسا بوو ساڵی 1928 و
1930 بەر لە دەستپێکی جامی جیهانی چەندین کۆبوونەوە لە وڵاتانی ئوروپایی و بگرە جیا لە قاڕەی ئاسیا چوار قاڕەکەی دیکەش ئەنجام دەدات بە مەبەستی وەگەرخستنی جامی جیهانی وەکو تۆرنمنتێکی گرنگ و پڕقرێوەی وەرزشی. لە دەیەی 20 زاینیدا لە ماڵی ئاشەوانێک لە شاری بچووک لە ناوچەی تۆلە ئۆتسۆندا منداڵێک لەدایک بوو کە دواتر ناویندرا ژۆڕیمێ. لەو سەردەمەدا فوتباڵ لە فەڕەنسا زۆر باو بوو. ژۆڕیمێ لەگەڵ هاوتەمەنەکانی خۆی یاری دەکرد. یەکەمین ئەزمموی ژۆڕیمێ بەڕێوەبردنی خولێکی یاری ناوچەی بوو. ناوبرا و سەرۆکی یانەکانی فەڕەنسا بۆ پێکێنانی یەکێتی فوتباڵی بانکێش کرد و یەکەمین یەکێتی فوتباڵی لە فەڕەنسا وەڕێخست و بۆ بەڕێو پێشبردنی پرۆگرامەکانی لە بەڕێوبەرێکی شارەزا بەناوی هەنڕی دۆڵنای کارکی وەرگرت و تا کۆتایی تەمەنیان هاوڕێ و هاوکاری یەک بوون. لە دوا کۆبوونەوەی فیفا کە لە ئامستێردامدا دەکرێت هەرچەند فیفا ئەو کات لە کولیەتی خۆیدا بوونی نەبوو چون فیفا بۆ خۆی ساڵی 1904 چالاکیەکانی بەگەر خست تەواوی هەڵبژاردە بەهێزی قاڕەکان بەو مەرجەی کە ئەو وڵاتانەی سربەخۆن و ئەندامی کۆڕی گشتی نەتەوە یەکگرتوەکانن بە ئەندام وەرگرتران لەلایەن فیفاشەوە. بڕیاردرا هەر 4 ساڵ جارێک یاریەکان لە وڵاتێکی ئوروپایی یان ئەمریکایی بەڕێوە بچێ و ئۆرۆگۆیە وەک یەکەم وڵات بووە میوانداری ساڵی 1930 دیاری کرا. ژۆڕیمێ لە دەیەی 30 زاینیدا بوو بە سەرۆکی فێدراسیۆنی فوتباڵی فەڕەنسا. ناوبرا و بەسەردان بۆ وڵاتانی دیکەی جیهان وردە بیرۆکەی بەڕێوەبردنی خولێکی جیهانی فوتباڵی ئامادە کرد بۆ ئەو مەبەستە سرنجی وڵاتانی دیکەی بۆ لای خۆی ڕاکێشا و تەنیا وڵاتی ئینگلیز لەو پەیوەندیدا هاوکاری نەکرد. ساڵی 1928 کۆنگرەی فوتباڵ لە شاری ئامستەردامی هۆڵاند پێکات و پێشنیاری وەڕێخستنی جامی جیهانی فوتباڵ خرایە بەردەنگدان. بەڵام جامی جیهانی وەکو دیاردەیەکی سەرنجڕاکێش و پڕقرێوەی کۆمەڵایەتی توانیوێتی زۆر تەبعات زۆر گۆڕان لە خۆیدا بکاوە لەسەر ئاستی نێونەتەوەیشدا کاریگەری هەبووە لەسەر پێکەوە ژیان ئاشتەوایی نیشتیمانی ئابووری سیاست پێکەوە ژیانی گەلان و تەنانەت لە زۆر مەقتەی زەمانیشدا تەنانەت لە ئوروپای چەند ساڵی ڕابردووشدا توانیوێتی کۆمەڵێک کێشەی سیاسی لە نێوان وڵاتاندا حەل بکات. جامی جیهانی لە ساڵی 1930 کە دەست پێ دەکات مێژووی هاوچەرخەکەی هەرچی هەڵدەدەینەوە هەمیشە سەرچاوی داهات و خۆشگوزەرانی بۆ وڵاتەی کە میواندارێتی ئەو تۆرنمنتە دەکات. وڵاتی برێزیلیش ئەزمموی جارێک دیکە بەڕێوەبردننی جامی جیهانی هەیە. ساڵی 1950 جارێک دی بەرازیلەکان میوانداری جامی جیهانیان کردو تێیدا سەرکەوتوو بوونە. جیار لەو لایەنەش برێزیل بۆ خۆی وڵاتێکە کە بە نیشتیمانی جامی جیهانی بردنەوەی نازناوەکان لەسەر ئاستی جامی جیهانی کە 5 جار براوەی ئەو تۆرنمنتە گرینگە بوونە بووە. بەڵام خەڵکی برازیل لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ڕاستە خۆپێشاندانی زۆریان کرد کۆمەڵێک دەنگی ناڕازی لە شەقامەکاندا هەبوون ئەوان مافی خۆیانە بێنە شەقام و ویست و متالباتی خۆیان داوا بکەن. بەڵام بێخەبەر لە لایەنێکی دیکەی وەرزشی کاتێک 90 دقە یاری فوتباڵ وەشان دەکرێت لە ڕێگای تەلەڤیزیۆنەکانەوە بڵاو دەبێتەوە بڕی 90 تا 80 میلیۆن دلار تەنیا بۆ 90 دقەیە دەدرێ بە وڵاتەی کە خاوەنی پەخش و وەشانی تەلەڤیزیۆنیە کەوا بوو خەڵکی برێزیل لەسەر شەقامەکان ناحەق نین ئەوان داوای خزمەت گوزاری زیاتر دەکەن چون جیال لە بەڕێوەچوونی جامی جیهانی و تێچووی ئەو چەند میلیارد دلارش کە سەرفی دروستکردنی یاریگا و دابینکردنی ئاسایش و ئەمنیەت لەبەروەی خەڵکێکی زۆر لە ساڵی 2014دا ڕوو لە وڵاتە دەکەن و دەبێ کۆمەڵک مەحەسساتی دیکەشدا بمەزرێنن کە سیستمی پۆلیس هاتوچۆ شۆنی حاوانەوەی هەڵبژاردە و ئەو خەڵکانە و مێدیاکاران بکەنەوە کولی تێچووی وانە نابێتە ئەوەندەی کە داهاتی دوای جامی جیهانی بۆ برێزیلیەکان دەگەڕێتەوە. بەڵام بە هەرحاڵ برێزیل جیا لە میوانداریکردنی جامی جیهانی میوانداریکردنی یاریەکانی ئۆلۆمپیش لە شاری ڕیۆ دۆ ژانیرۆ لە ئەستۆیە کە ساڵی 2016 بەڕێوە دەچێت خەڵک ترسیان لەوەیە کە پوڵێکی زۆر سەرفی ئەو دوو پێشبڕکێ گرینگە وەرزشیە بکرێ ئەوەی کە بەدەستێ خەرجی خزمەت گوزاری ئەوان نەکرێتەوە. فوتباڵی ئێران لە مێژووی خۆیدا تەنیا 3000 باشداری مۆندیالی کردووە
موندیالی 1970 ئارژانتین، 1998 فەڕەنسا و 2006 ئەڵمان. ئێران لە موندیالی 1970 ئارژانتین لە یاریەکانی پێشکۆتایی و تەنانەت نێو موندیالیشدا لەگەڵ گرفتێکی ئەو تۆ بەڕەوڕوون نەبوو. بەڵام لە موندیالی 1998 فەڕەنسا ڕێگایەکی زۆر ئاستەمی بڕی تا گەیشتە قۆناغی کۆتایی موندیال. لە موندیالی 2006دا زۆرتر لەگەڵ گرفتی سیاسی و کەمتەرخەمی بەرپرسانی وەرزش بەڕەوڕوو بووەوە. مێژووی سەر هەڵدانی تۆپی پێ لە ئێراندا دەگەڕێتەوە بۆ 92 ساڵ بەر لە ئێستا. هەڵبژاردەی ئێرانیش کە هەموو هەڵبژاردەکان لەسەر ئاستی دنیادا لە نێو دڵی خولەکانی نێوخۆ و گرنگیدان و بەپەرۆشبوون و بەکردەییکردنی لایەنی زانستی خولەکان هەڵبژاردەکان دروست دەبن. هەڵبژاردەی ئێران هەتاکو ئێستا 4 جار بەشداری جامی جیهانی کردووە، ئەلبەتە بەو دەورەیەوە. لە هەر دەورەیەکیش تەنیا 3 یاری کردووە لە هەموو مێژووی بەشداریەکانی خۆی لە ساڵی 1970 کە لە ئارژانتین بەشداری کردووە بۆ یەکەم جار هیچ سەرکەوتنێکی بەدەست نەهێناوە. ساڵی 1992 لە فەڕەنسا بۆ دووەم جار بەشداری کردووە، یەک یاری مێژووی لە بەرامبەر ئەمریکادا بردەوە. تەبعاتی بردنەوەی ئێران لە بەرامبەر ئەمریکا ئەوەندەی لە ڕووی سیاسی وە گرنگی پێدرا وەک یاری قەڕن هاتەوە، لە ڕووی فەنی و هونەریوە ئەو دەرکەوتەیەی نەبوو. بۆ جاری سێهەم ئێران لە ئاڵمان بەشداری جامی جیهانی 2006 کردووە. ئەو جارەش بۆ بەشداریکردنی لە جامی جیهانی برێزیلدا سناریۆیەک جیاواز لە هەموو دەورەکانی دیکە هەبوو، لەلایەک گەماڕۆی زۆر لە لایەنەکانی ئابووری و سیاسی و تەنانەت بگرە وەرزشیش بەسەر ئێراندا سەپا بوو. ئێران لەژێر زەڕەبینی فیفادا بوو و لە لایەکی دیکەشەوە ئێران بە 2 قۆناغی سەختدا تێپەڕی بۆەوەی بگاتە جامی جیهانی 2014 برێزیل. قۆناغی یەکەم ئێران لە 5 یاریدا 5 خاڵی بەدەستێنا بوو کە باشترین ئانالیزۆر و ڕۆژنامەنووس و تۆژەرەکانی ئێرانیش لە نێوخۆی وڵاتدا بەڕاشکاوی باسییان لەوە دەکرد کە هەڵبژاردەی ئێران ئیمکانی بەشداری بوون و گەیشتنی بۆ جامی جیهانی زۆر کەم ڕەنگ بۆتەوە. بەڵام هەڵبژاردەی ئێران بە بوونی ڕاهێنەرێکی بە توانای وەکو کارلۆس کیرۆشی پورتەقاڵی توانی 3 یاری کەما بوو، هەر 3 یاری حکمی فیناڵ و زۆر زیاتر لە یاریەکی گرنگ و هەستیاریان بۆ ئێران هەبوو. یاری یەکە میلانیە و قەتەر لە هەڵبژاردەی قەتەر بردەوە، یاری دووە میلانیە و خاکی کۆریای باشووردا لە سێئول لە کۆریای باشوور بردەوە و یاری کۆتاییشی کە بەبێ بردنەوە دەشی توانی بەسەرکەوێ توانی لە هەڵبژاردەی لوبنان بباتەوە. دوجار کە هەڵبژاردەیەکی گەورە لە بەرامبەر هەڵبژاردەی ئێران بە مەبەستی ئامادەکردنی ئێران بۆ جامی جیهانی 2006 ساڵی 2005 ئاڵمان لە بەرامبەر 1 میلیۆن دلار و شۆنی ئیقامەت و کەوەشیان خەرجیان لە ستۆی ئێران بوو، سەفەری چوون و گەڕانەوەشیان بۆ تاران یارێکی دۆستانە لەلایەن هەڵبژاردەی ئاڵمانەوە لەگەڵ ئێران کراوە. بەهۆیەوەی لەو سەردەمانەدا مەحمودی ئەحمەدی نیژاد بە ڕاشکاوی لە بەردەم مێدیاکاندا باسی لە سڕینەوەی ئیسرائیل لە ڕووی نەخشەی جوغرافیا کرد و لەلایەنێکی دیکەوە داڵدەدانی تیرۆریستان لەلایەن ئێرانەوە مژارێکی دیکە بوو. زۆر خاڵی دیکە کە لەلایەن یەکێتی ئوروپا و نەتەوەی یەکگرتوەکان و ئامریکا و بەسەر ئێراندا سەپانکارێکی کرد کە هەڵبژاردەی ئێران و بەگشتی یانەکانی ئێرانیش لە پەراوێزی کۆنفدراسیۆنی فوتباڵی ئاسیا و لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهانیشدا لەلایەن فیفاوە گەمارۆ بدرێن و هەروەها پێشێرکاری مافی مرۆڤ، دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسان لە نێوخۆی وڵات، ئیعدامی منداڵانی ژێری 18 ساڵ. ئەوانە کۆمەڵێک کۆکار بوون کە ڕۆژ بە ڕۆژ کاریگەری زیاتری خستە سەر چوونە نێو باتلاق و ئینزجار هەڵبژاردەی ئێرانەوە لەسەر ئاستی نێونەتەوەیوە. ئێستاش نەک هەڵبژاردەکانی گەورەی دنیا لە بەرابەر چەند میلیۆن دلاردا حاضر نین یاری دۆستانە لەگەڵ ئێران بکەن. هەڵبژاردە بچووکەکانی وڵاتانی عەرەبی کە چەند ساڵ لەمەوبەر ئەوان ئارەزویان بوو جارێک بێنە تاران و لە بەرامبەر 100,000 هاندەری ئێرانیدا یاری بکەن. بەڵام ئێستا ئەوانیش لەنێو ئەو 47 وڵاتەدا وڵاتە بچووکانیش حاضر نین بە هۆی ئەو شتانێک کە باسمان لێوەکردن بێنە تاران یان لە وڵاتی خۆشیاندا یاری لەگەڵ ئێران بکەن. ئەوەش لە حاڵێکدایە کە
هەر کاتێک هەڵبژاردەیەک دەتوانێت قۆناغەکانی پێش کۆتایی ببڕێت و بگاتە جامی جیهانی واتە لە نێو 200 و لە کۆی گشتی 209 وڵات کە ئەندامی فیفان لە پێشبڕکێدان بۆ گەیشتن بە قۆناغی جامی جیهانی کەوا بوو ئەو هەڵبژاردەیە لەسەر حیسابی کۆمەڵێک ڕوخداد و شانس و ئیتفاقات نەچۆتە جامی جیهانی حتمما کۆمەڵێک ڕێکخستن و پەروەردە لە ئارادا هەبووە ڕاستە هەڵبژاردەی ئێران یەک لە 32 تیمی حازری ئێستای بەشدار لە جامی جیهانیە بەڵام بەو حاڵەتەش هەڵبژاردە گەورەکان وەک کوتمان بەهۆی ئەو هۆکارانەوە حازرنی لە بەرابەر هەڵبژاردەی ئێراندا یاری بکەن. کاتێک ئێمە دەتوانین بە خولێک بڵین خولی حرفەیی وەکەوەی کە لە ساڵی 1380 هەتاویدا بەڕێوەبەرانی ئاکادمی کۆمیتەی میلی ئۆلۆمپیکی ئێران لە ژێر گوشاری کۆنفێدراسیۆنی فوتباڵی ئاسیا و فیفادا بە شێوازێکی ناچاری و زۆرە ملی ڕازی بوون بەوەی کە خولی فوتباڵی ئێران لە جۆری شێوازی ئاماتۆریزم بێتە دەرێ و ڕوو لە حرفەیی بوون بکە. بەڵام ئەو لیگە بە باوەڕی من لیگی فوتباڵی ئێران تەنیا ژمارەی سەردرێسی یاریزانەکان لە فارسیوە کراوە بە لاتین دەنا ناکرێت لە پێکاتەی وەرزشی وڵاتێکدا کە کەرتی تایبەت بوونی نەبێ هەڵبژاردننی ئازاد و دموکراتیک بوونی نەبێ حیساب بۆ پەروەردەی منداڵان مێرمنداڵان و لاوان حیساب بۆ لە ڕووی دابەشبوونی وەرزشی جوغرافیاییوە بۆ نەتەوەکانی دیکەی وڵاتێک نەکرێ بەڵام نێوی ئەو خولەش بنەی خولێکی حرفەیی کەوابوو دوا ڕۆژێکی دادپەروەرانە کە تێکەڵاوێک بێ لەگەڵ واقعی نێو کۆمەڵگای ئێستای ئێران و لایەنە زانستیەکان لە پەروەردەی ئێستای وەرزشی ئێراندا من نابینم بەداخەوە کەوابوو پێویستە جارێک دیکانە فیفا و کۆنفێدراسیۆنی فوتباڵی ئاسیا بە بەرنامە و پەیڕەوی نێوخۆی فوتباڵی ئێران و بگرە هەموو ئەو 75 بوارە وەرزشیەی کە لە کۆڕی گشتی بەڕێوەبەری یاریەکانی ئۆلۆمپیکدا ئەندامن بچێتەوە وەرزشی ئێران بە پێی ستانداردە جیهانیەکان وەربگرێت نەگەوەی کە حجابی ئیسلامی لەمپەرێکە بۆ ژنان حساب نەکردنی لاوان ئێستا چێ دەتوانێت هەڵبژاردەی ئێران وەکو تاکێکی کورد بەی خۆی بزانێ بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هیچ کوردێک لە نێو هەڵبژاردەی ئێراندا بوونی نییە کە بە ئاشکرا لە بەردەم مێدیایەکدا باس لە کوردبوونی خۆی بکە من ناڵم کورد نەچوونە بەڵام چوونە و لە هیچ چۆز نەیانتوانیوە باس لە کوردبوونی خۆیان بکەن کەوابوو ئێران لە گروپی ئفیشدا وەگەوەی تازە دوێنێ لێدوانی ئەو ڕاهێنەرە بەشدارانەی کە لەگەڵ ئێران لە گروهی ئفدا بینراون دەمان خوێندەوە ڕاهێنەری بۆسنی باس لەوە دەکا کە ئێران کاتێک بۆ ڕابواردنی ئێمە دەبێت ڕاهێنەری نیجێریە لە لێدوانێکدا دەڵێ ئێران هەڵبژاردەیەکی بێ ئەزمونە بەس لە بیری کۆکردنەوەی سێ خاڵەکە لە بەرامبەر واندای هەرچەند من پێم وانە هیچ هەڵبژاردەیەک کە لەسەر حسابی خۆی گەیشتووەتە قۆناغی کۆتایی یاریەکانی جامی جیهانی ئەوەندەش ئاسان بێت بەڵام لە ئێستاوە ڕووخاندنی ئەو هەڵبژاردەیە دەستی پێکردووە هەڵبژاردەی سێهەمیش کە ئارژانتینە جیا لە دەستەبەرکردنی سێ خاڵەکەم پێم وانێ بیر لە هیچی دی لە یاری بەرامبەر ئێراندا بکاتەوە ئێران لە گروپی ئفدا بەشدارە کە لەگەڵ سێ هەڵبژاردەی بۆسنی ئارژانتین و نیجێریەدایە بە تایبەتی هەڵبژاردەی ئارژانتین ئەگەر ئێمە چوار پاڵێورا و زۆر بە واقع بینی و دوورەندیشیوە دابنین کە پاڵێوراوی یەکەمی براوەی جامی جیهانی بن یەک لەوان ئارژانتینە کە ئێران لەگەڵی کەوتووە هەڵبژاردەی بۆسنی لە چەند ساڵی ڕابردوودا هەم لە جامی جیهانی 2010 و هەم لە یاریەکانی یورۆی نەتەوەکانی ئوروپا توانیوێتی کۆمەڵێک گۆڕان لە پێکاتەی خۆیدا بکە کۆمەڵێک ئاستی بەرچاو پێشکەش بکە و ئەنجامی باشیش بەدەست بێنە هەڵبژاردەی نیجێریەش لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە کۆمەڵێک یاریزانی بە ئەزمون و بە تەمەن یاری دەکرد ئەوەش وای کرد بوو کەوان ئەنجامی سەرەتای دەیەی نەوەتیان نەبێ بەڵام لە ئێستادا هەڵبژاردەی نیجێریە پێکاتەیەکی هەیە تێکەڵاوێک لە لاوان و بە ئەزمونونەکان کەوابوو هەمووی وان بەختی باشتریان هەیە بۆ سەرکەوتن بۆ قۆناغەکانی دوایی تا هەڵبژاردەی ئێران.
ئازیزانی بینەر لێرەدا گەیشتنە کۆتایی بەرنامە. خۆشەویستان، هەوڵی ئێمە ئەوەیە کە ئەم بەرنامە ببێتە سەکۆیەک بۆ لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان و دەلاقەیەک بۆ خستنە ڕووی باس و بابەتەکانی پەیوەندیدار بە توێژی لاو و ئەو خواست و چاوەڕوانێنی کە لاوێکی ڕۆژهەڵاتی هەیەی. ئازیزان، ئێوەش دەتوانن سەرنج و تێبینی و پێشنیارەکانی خۆتان لە ڕاستای ئەو خواست و چاوەڕوانێنە کە لەم بەرنامەیە هەستان لە ڕێگەی پێیجی فەیسبووکی بەرنامە facebook.com/لاوانتیشک بۆمانی بنێرن، دڵنیابن لەوەی کە لە ڕاستای باشتە بەڕێوەچوونی بەرنمەکە بە ڕنگدانەوەی ئەو خواست و چاوەڕوانێنێ ئێوە کاریگەری دەبێت. چاوەڕوانی بۆ چوونەکانتانین تا پێگەیشتنەوەیەکی دیکە ماڵاوە.